هیچ کاتێک دڵنیابە کەسێکەوەها ئەهلی سڵحەکە پیاوێکی کۆمەڵایەتیە هەر کەسێ وتی بەدە سڵحی خەڵکەوە بوومەتە پەن بزانە ئەو پیاوە ئەهلی سڵح نییە. هەر کەسێک وتی وەڵاهی بەدەست ناندانەوە بوومەتە پەن بزانە ئەو پیاوە لە ناواخنیا پیاوێکی ناندەر و خانەدان نییە برایانی بەڕێز. چونکەم بۆ من و تۆ ئەبێ شکری خوا بکەین لە هەر گۆشەیەکی ئەم سەرزەویە خوای تەعالا من و تۆی بەکارهێناوە. دنیایە تیجارەتە، باشترین کەسێکیش ئەباتەوە کە خوای لەبیر بێ و قیامەتی خۆی لەبیر بێت. کاتێک کە قارون معلومی جەنابتانە پێیان ئەوت خێرکە چاکەکە لە خوا بترسای وچی قال إنما أوتيته على علم عندي. تخوا ئێستا چەند دەوڵەمەندێ معجەبە بە پارە و دۆلارەکەی پێی ئەڵێ خێرکە ئەڵێ کورە بەخوا فەقیر خواردمانی. والله هەر کەسێ ئەهلی خێر بێ ئەو قسەیە ناکە عەزیزان. والله هەر کەسێ مزگەوت دروستکە قەت گلەی لە دەستی مزگەوت ناکە ئەگەر مزگەوت زۆریش هەبێت. هیچ کاتێک دڵنیابە کەسێکەوەها ئەهلی سڵحەکە پیاوێکی کۆمەڵایەتیە هەر کەسێ وتی بەدە سڵحی خەڵکەوە بوومەتە پەن بزانە ئەو پیاوە ئەهلی سڵح نییە. هەر کەسێک وتی وەڵاهی بەدەست ناندانەوە بوومەتە پەن بزانە ئەو پیاوە لە ناواخنیا پیاوێکی ناندەر و خانەدان نییە برایانی بەڕێز. چونکەم بۆ من و تۆ ئەبێ شکری خوا بکەین لە هەر گۆشەیەکی ئەم سەرزەویە خوای تەعالا من و تۆی بەکارهێناوە. بۆیە کاتێک کە پیانەوە چاکە بکە ئەیوت قال إنما أوتيته على علم عندي. کورە کاکە من بە کەسابەتی خۆمە من پیا کردو چۆنە بێ خەڵک لەگەڵ خۆمان شەریکەمەوە چۆنە بێ دەستگیرۆی خەڵکم چۆنە بێ هاوکاری خەڵکم. بۆیە گرنگە ئەزیزان ئەبێ بزانین خوای پەروەردگارە فەرمێ أولم يعلم أن الله قد أهلك من قبله من القرون من هو أشد منه قوة وأكثر جمعا. هەتا ئەکۆتای ئاەتەکە ئەفەرمێ ئایا نەیزانی و ئایا ئێوە نازانن چەندین کەسمان زۆر لەو بە دەوڵەمەندتر و بەدەسەڵاتتر غەرق کرد و نقم کرد و ماڵکاولمان کرد کە زۆر لەو زیاتریشی هەبوو و زۆریش لەو زیاتر خەڵکی بە دەورێەوە بوو. من ڕۆژێک هاتوومەتە ئەم شارە کە کرێکاریم تیا کردووە خەڵک لەم شارەیە لە ترس حکومەت ئیدارای نەبوو سەیتەرەت یەکەڵ بوو. ئێستا ئەوەی لە ئەو حکومەتەیە هەر ئاوارەیە جێی نییە لە هەر شوێنێ بیگرن سەرگومی ئەکەن و سژنی ئەکەن و حکم ئەدرێ. ئەوە دەورەکەیە برا خۆ من زنوو نەبوومەتەوە بڵێم وەڵامە باس 500 ساڵتان بۆکەم باس 15 ساڵی ڕابردووتان بۆکەم. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ ئاگای لێبێ بەخوا برایان ئێمە هاتینە دنیا پرسمان پێ نەکراوە و دوو ڕۆژی تریش ئەڕۆین پرسمان پێ ناکرێ. بوونێکی کاتیە ئینسان نابێ بە خۆی معجەبێ عەزیزەکەم. بۆیە پێویستە نەبینە شوێنکەوتەی جوولەکە کە بە خۆیان مەغرور بوون بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێک چووە مەدینە وەسیقەیەکی نووسی هەر لە ئەو ئاهات صلی الله عليه وسلم وتی حەق و مافتان هەیە لەسەرمان حەق و مافمان هەیە لەسەرتان. وەسیقەکە زۆر دوور و درێژە کە وەکو دەستوری مەدینە نووسرایەوە کەس تەعدا لە کەس نەکا بەڵام جوولەکە ویستیان شەهیدی کەن دەرمان خواردیان کرد ئافرەتێکی موسڵمانیان ڕوود کردەوە بەردەوام گاڵتەیان بە موسڵمانان نەکرد هەر لە وەرگێڕانی قیبلە لە بەیت المەقدیسەوە بۆ مەکە زۆر ئەزیەتی موسڵمانانیان داخوای گەورە لە قورئانە لە سوورەتی حەشر ئایەتی دوو باسییانەکە ئەفەرمێ وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا. وایە نەزانی ئەو قەڵایی دروستیان کردووە ئەو شوێن و سەرۆت و سامانەی هەیەە ئەیان پارێزیە لە دەستی سەحابە يخربون بيوتهم بأيديهم بەدەستی خۆیان ماڵی خۆیانیان کاول کرد بەدەستی خۆت ماڵی خۆت کاول کەی. بۆیە ئینسان هیچ کاتێک لە هیچ شوێنێکە ئەمن و ئەمانی نییە ئەگەر معجەب بێ بەخۆی لە هیچ شوێنێکە خۆشگوزەرانی نابینێ ئەگەر معجەب بێ بەخۆی. بۆیە ئەزیزان پێویستە من و تۆی موسڵمان بزانین ئەمەی بۆتم باس کرد ناڵێم قسەی خۆمە و ناڵێم قسەی کابرایەکی مامە حاجیە و ناڵێم قسەی باوباپیر و کەس و کارەکەمە ئەمە ئایەتی خوای پەروەردگار بوو قسەی عولەمایە من بۆ توی نەقلی ئەەکەم. کاتێ وایان زانی ئەو قەڵایی کە وەها دروستیان کردووە ئەیان پارێزێ خوای پەروەردگار بە شێوازێک تەخت و تاجیانی تێکدا بە شێوازێک زەلیلی بەسەریانە هاورد کە هەتایە نەتوان بچنەوە شوێن و مەکانی خۆیان.